ئەو کاتتان باش بینە رانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، ماوەی نزیکی هەفتەیەکە ئاگرێکی زۆر لە داستانەکانی دەوروبەری مەریوان کەوتووە. ئەم ئاگرا ئەگەرچی بەشێکی کەشوهەوا تاسیری لەسەر تەشەنەسەندنی بووە، بەشێکی شێوە بووە نەبوونی ئیمکانات هۆکاریەوە بووە کە ئەم ئاگرە بەشێکی زۆر لە دارستانەکان بگرێتەوە و کوژانەوەکەی زەحمەت بێت. ئەنجومەنی سەوزی چیا لەم بابەتەوە زۆر هەوڵی داوە و هەوڵدانەکەش لە ئاستی مەریوان نەبووە، بەڵکو بەشێکی زۆر لە شارەکانی تری کوردستان و بگرە دەرەوەی کوردستانیش بەهانای کوژانەوەی ئەم ئاگرەوە هاتوون. بۆ باسکردن لەسەر ئەمە و هەروەها گزارشێک لەم بابەتەوە داوامان کردووە لە کاک ڕەزای مەسەفا سوڵتانی، هەڵسوڕاوی سیاسی کە بەشداری ئەم بەرنامەیە بێ. کاک ڕەزای گیان، ئەو کاتت باش و بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سڵامەیە لە خزمەت جناب و هەموو بینەرانی بەڕێز. سپاس. زۆر سپاس. کاک ڕەزا، هەروە لە سپێشێکیکە ئاماژەم پێ کرد ماوەیەکە کە ئەو ئاگرە کەوتووەتەوە، تا ئەن ئاگر کەوتنەوە لە دارستانەکان و لەو وەرزەدا شتێکی زۆر هین نییە، ینی عجایب نییە، زۆر جاشتی ئاگر کەوتوێتەوە نەکە لە کوردستان بەڵکو لە شوێنەکانی تری دنیایش. بەڵام هۆکاری تایبەتمەندیەکی هەیە ئەم هەوڵدان بۆ کوژانەوەی، ئەوەیە کە باسی ئەو ڕۆمانە پێمان خۆشە قسەی لەسەر بکەین و حتمما ئێوەش بۆ خۆتان تاقیبی ڕووداوەکەتان کردووە، خۆشتان خەڵکی ئەو ناوچەون و چاکتر ئەزانن. بەڵام پێش لەوە گەر ئیجازە بدەیت لەلایەن ئەنجومەنی سەوزی چیاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گزارشێک دانراوە، ئەو گزارشە ببینین پێکەوە جا وەختە دێمەوە بۆلاتان. ئەو گزارشەی کە ئێستا پێشکەشتانی ئەەکەین لەلایەن ئەنجومەنی ئاوری دارستانەکانی مەریوان لە ڕۆژی پێنجشەمەوە لە مەریوانە دەستی پێکرد و لە سێ شوێنەوە، یەکێکیان لە ناوچەی دەرەوەرانەوە، یەکێکیان لە ناوچەی ئاسنەوە و هەروەها لە ناوچەی سەرشی و گومارە لەنگ ئالاویا سێدانە ئاورمان بوو. ئەم ئاورانە ئاورێکی یەکجار گەورە بوون بەهۆی ئەوەی کە گەرمایەکی زۆری لە ناوچا بوو، شەپۆلێکی گەرمایش ڕوو بە ناوچە هاتبوو، کارەکەی بۆ ئێمە سەخت کرد بوو. بەڵام بە خۆشحاڵیەوە هەر ڕۆژی ئەوواڵ، یعنی بەیانی جمعە تا سەعاتی 6 لە 24 سەعاتە ئێمە توانیمان ئاورەکە ڕابگرین. ئاورەکە ڕاگیرا هەر بە یارمەتی مناڵانی ئەنجومەنی سەوزی چیا. بەڵام کوژانەوەی ئاور خۆی بابەتێکە، نەهێشتن ئەوەی کە ئاورەکە دووبارە سەر هەڵبێنێتەوە دابگرسێتەوە، ئەمە زۆرترین کارە. بەداخەوە ئاورەکە لە ئەو ساعاتانەی ئەوڵی ڕۆژی جمعەوە بازم سەری هەڵداوە بە خۆی ئەوەی کە منتەقە ئێمە منتەقەیەکی لێژ و شیبدارەوە، ئاورەکان بازم پەرەی سندۆ، ئێمە ناچار کرایان داوای یارمەتی بکەین. هەر لە ڕۆژی ئەوڵا کە داوای یارمەتیمان کرد، خەڵکێکی زۆر لە مەریوان و دێهاتەکانی دەوروبەر و هاتن بەهانای بانگەوازەکەوە یارمەتیەکی زۆریاندا. یارمەتێکی زۆری ئێمە درا، بەڵام کافی نەبوو. لە شارەکانی دەوروبەرە، لە بانە، لە قوروە، لە سنای، کامێران، کرماشان، ئیلام، تەنانەت لە شیراز و لە ئورومیە و لە هەمەدانیشەوە کەس هاتن بۆ یارمەتیمان، ئێمە هەر لێرەوە دەستخۆشیان لێەکەین. جیاوازی ئەوەی ئەم ئاورە لەگەڵ ئاورەکانی ترە ئەوە بوو لە ڕۆژێکی یا لە 2 ڕۆژات بە نسبەت بە ساڵەکانی پێشوو زۆرتر لە 500 هکتار لێرە سوتاوە. بەڵام ئێمە ئاماری دقیقمان نییە، ئاماری دقیق بەیانی دوو بەیانی ئەعلام ئەکرێ. بەڵام ڕۆڵی خەڵک لێرا زۆر کاریگەر بوو. خەڵکێکی زۆر لە تەواو چین و توێژەکانەوە بەشداریان کرد، بە هەر فکریەتێک و خەڵکێکی زۆر بەشداری کرد. جامعەی مهندسین، جامعەی مامۆستایانی ئاینی، جامعەی مامۆستایان، جامعەی وەرزشی و هەروەها لە تەواوی شارەکان و بەشداریان کرد کە ئێمە دەستخۆشیان لێ یەکەین. بەڕاستی کارەسات بوو و بەڕاستی خەڵک هاودڵ و هاوڕەنگ و یەکلانگ بوون بۆ کوژانەوەی ئەم ئاورە و جێگەی شکر و جێگەی خۆشیە کە ئەم خەڵکە بە ئەم شێوازە بەشداریان کرد. و جیا لە ئەم ئاورە نەخشی ژنان لەم ئاورە لە کوژانەوەیە، لە یارمەتیدانە، لە ئەمداد ڕەسانیە، لە چێش دروستکردنە، زۆر نەخشێکی پڕڕەنگ بوو کە بەڕاستی جێگەی خوشحاڵیەوە ئەبێ لێرە ئاماژەی پێ بکرێ، ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەین. بەڕاستی ئیمڕۆ کە ئێمە هارینێرا ڕۆژی یەکشەممەیە، ئاورەکە ڕاگیراوە، بەڵام زۆرتر لە 500 کەسمان ئیسەها بەسەر ئاورەکۆ بۆ بێخەمکردن. چونکە کوژانەوەی ئاور لە لای ئێمەوە وەکو ئەنجومەنی سەوزی چیا 30% 70% ئەوەیە کە نەهێڵی ئەم ئاورە هەڵبگرسێتەوە بە کەندنی چاڵ، بە
خستنی ئەو کۆتانە کە هێشتا گڕی هاپێەوە و هەروەها بە بێخەمکردن و بەکڕە و بە پاچ و بە بێڵ و مناڵەکان خەریکن هەر ئیسێر لە شارەکانی ترۆ خەڵکێکی زۆر پەیوەندیان کردووە خەڵکێکی زۆر لە ناوچەکە هەن لە ناوچەی هەورامان و پاوە و بانەوە هێشتا هاوڕێیانمان لێرە ماون لە سەخزۆ هاوڕێیانمان ماون دوودانە تیمی لە شاخەوانی لە سنەوە هاتوون کە بەڕاستی نەخشێکی بەرچاویان هەیە ئێمە دەستخۆشیەکەین لەو کەسانەی کە بە هەر شێوازی یارمەتیانداین یارمەتی ژینگەیاندا یارمەتی کوردستانیاندا یارمەتی خۆیاندا لە ئەساسا. بڵێ کاک ڕزا هەروەک لەو گزارشە کە لەلایەن یەکێک لە هەفتوڕاوانی ئەنجومەنی سەوزی چیاوە درا تا ئەندازەیەک وا دیارە ئاورەکە ڕاگیراوە نەیان هێشتۆ تەشەنە بسێنێ ئەگەریش هەیە بەنەوەیەک بەریان پێگرتووە کە تەشەنە بسێنێت. ئێوە بۆ خۆتان زانیاریکی زیاترتان هەیە غێرەزەوەی لەو گزارشە هاتووە؟ وەڵی پێم وایە گزارشی ئەو بەڕێزە زۆر کامڵ و کورت و مختصر وەرێ هەموو شتە گرنگەکانی تێدا بوو ئەوانەی منیش بیستومە هەر لەو چوارچێوەدایە بۆیە من ئێستا شتێکی تایبەتم نییە کە مربوط بە ناوەوە بێ لەوە زیادیکەم بەڵام سەبارەت بە دیاسپۆرا من شتایەکم هەیە کە دواتراچینە سەری من حەزەکەم بۆ بابەت و بڕێ قسم و باس و زانیاری هەیە بیگەن بەگوێی بینەرە. بڵێ ئەو شتێک کە لەو گزارشەیشە هاتووەوە تا ئەندازەیەکیش بەشێکە لە ڕەوتی ڕووداوەکان لە کوردستانە لە ماوەی 44 ساڵی ڕابردووە ئەویش ئەو یارمەتیدان و بەهانەوە چوون و ئەو خەباتە گشتیەیە بۆ ئەوەی بەدەم کێشەهای کۆمەڵایەتی و بچین نەزانین زەمین لەرزە لە کرماشان و قەسری شیرین و لەو ناوە هات خەڵک لە هەموو شوێنەکانی کوردستانەوە بە یارمەتی چوون بەرەو پیریان و لە زۆر شوێنی تر ڕووداوی وە حتا 3 نەفەر لە ژینگە پارێزان کە چەند ساڵەوە پێش لە کاتی ئاورکوژێنەوە گیانیان لە دەزات چ بەراسمێکی گەورەیان بۆ ڕێخستن. ئەمە ئێوە چۆنی هەڵەسەنگیان و ئەبێ بە شێوەیەک بچێتە پێشەوە بۆ باشتر ببێ؟ بەڵێ وەڵا هەموو ئەوانە کاک بەڕێزم نیشانەیەوەیە کە تاکەکانی کۆمەلگا وشیاری لە ناو کۆمەلگا چۆتە ئاستێکەوە کە بەڕاستی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوینە ئەگەر وڵات و حکوومەتەکان دیکتاتۆر و ئازادی و خزمەتگوزاریان بۆ خەڵک یان نییە یا بە پێچەوانەکەی زۆریش خراپن بکوژ و داگیرکەر و چەوسێنەر و ستەمگەر هەڵاواردەیەکە نەمانە یانێ کۆمەلگای مەدەنی هەموو لەباری زانست و معرفەتەوە گەیشتە بۆ جێگایەکە ئێستایەتی خۆیان دەزانن کە پێویستە خۆشیان دەست بەکار بنوە بە ئەرک و بەرپرسایەتی خۆیان هەڵسن لەو بوارەدا تەنیا چاوەڕوانیکردن لە حکوومەتێکی داگیرکەری جمهوری ئیسلامی کە 44 ساڵە کارنامەکەی بۆ هەموو لایەک ڕوونە پێویست ناکە لێرە لەسەری باس بکەین دەبێ هەستن کە ئەو ژینگەیە کە لەوێدا دەیانوێ خەڵک تێدا بژین و ئاسایش و ئەمنیەت و ڕفاه و خۆش بژوی بۆ هەموو لایەک بۆ هەموو خەڵکانێک دەست بەسەر بێتە کار پێویستی ئەوانی شەستن و ئەو کاریان کردووە و ئەمە لەم بەتایبەت لە دەورانی هاتنی سوسیال مێدیا و دروستبوونی NGO و ڕێکخراوەهای مەدەنیە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زۆر زیاتر خەریکن دەور و نەخشی خۆیان نەگێڕن و لەواخا ئەتوانین بڵێن مێدیا و سوسیال مێدیا وەکو هێزی سێوم و چوارم مینیا و کۆمەلگا خەریکن دەوری خۆیان نەگێڕن کە زۆر جێگەی خۆشحاڵی و تەشویق و ئەوەیە کە ئێمە داوایان لێ بکەین کە ئەو کارەشێ زیاتر و زیاتر پەرە پێ بدەن و لە هەموو ناوچەکانی کوردستان لە هەموو شار و دێهاتێک ئەو کارە بکرێت و خۆیان بەهانای خۆیان وەبچن و ئەگەر دەوڵەت ناتوانێت کارەکە ئەو ئەرکە نیشتمانی و مرۆییە بۆ خۆیان دەستەبەرکەن و جێبەجێکە. بڵێ دەوڵەت چی کردووە لەو بابەتەوە؟ ئایا دەوڵەت هیچ هەوڵێکی داوە یاکو لەخەرە هەر بەو شێوەیە کە زیاتر خەڵکەکەیە کە ئاورەکە کوژێنەوە؟ وڵی کارنامەی دەوڵەت لەو بارەوە زۆر ڕۆشنەوە گۆلی ورمێ چاولێکەیت ئەوەی خاک ئەنیشێت لە زۆر جێگەی ئێران ئەرزی بێ چای ئەمیقی بێ ڕەویە و بەبێ زانست و زانیاری ئەو کارانیان کردووە ژینگەی ئێران بەگشتی و کوردستانیش بە تایبەتی لەو بارەوە زۆر خراپە و ڕوو لە خراپ دیارە کەش و هەوای گشتی لە هەموو دنیای ئاڵوگۆڕی زۆری بەسەرهاتووەوە ئێران و کوردستانیش دەگرێتەوە بەڵام لە وڵاتەکانی تر تەلاشەکەن بە یارمەتی زانست و تکنیکی نوێ ئەم کارانە پێشگیری پێ بکەن ولی جمهوری ئیسلامی هەر دزی و
ملیاردر هاتن و بۆ هەڵدێن بۆ کانادا و ئەو بەحسانەیە یعنی ئەو شتێک کە گرنگ نییە بەلایەن و مەسلەی ژینگە و مەسلەی ئاسایشی خەڵکو ئەوەیە بۆ جمهوری ئیسلامی لە ئاخرین کاری کە کردوێتی هێلیکۆپتری ناردۆ یا باڵگەرد بە ئیسلاحی خۆیان هێلیکۆپترەکانیان جۆرێک هەڵسو کەوتەکەن نەتەنیا کاراسانی بۆ ئەو خەڵکەوە بە دار و نازان بۆ شتانە سەرەتاییانە خەریکن ئاورەکشێنەوە کاراسانیان بۆ ناکە بای توندی باڵگەردی هێلیکۆپترەکە سەریان لێشێوێنێ ئاورەکان لێ توندەوەکە و هیچ هاوکاریەک ئەوەی کە پێویستێن نەتەنیا ناکا بە پێچەوانی ئەسن جۆرێکە کە خەریکە ئاورەکە ئەگەشێنێتەوە تا فیلمەکەشی باو بۆ لە سوسیال میدیا توانین ببینین یعنی جمهوری ئیسلامی لەو بابەتەوە بەڕاستی هیچ قسەیەکی لەسەر نییە و ئەوەی کە ئەمێنێتەوە ئەبێ باسی ئەوە بکەین کە خەڵک بۆ خۆیان نەبێت چ بکەن کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکان و حیزبە سیاسیەکان و دەرەوە و ناوە بە هاوکاری و هاوپشتی یەکتر دەبێت لەو بارەوە کارهایەکی زەروری و پێویست کە پێویستە بیکەن بێک و هاوکاری بکەن ئەو کارانە دەبێت چ بێ بەڵێ بۆ خۆتان ئەوەی وا کراوە ئەو خەباتە کۆمەڵایەتیەی کە ئێستا بۆ کوژانەوەی ئاگری مەریوان هەیە فقط بۆ کوژانەوەکەی نییە بەڵکو بە نوعێکیش بە نوعێکە کە ئەوێت دژایەتی بکە لەگەڵ کۆماری ئیسلامی و پیشان بدا کە هێزی خەڵک لە چه ئاسێکایە ئەوە چۆنە بینن با تۆزە بۆ شتانێ وا من ناماژەم پێکرد لە ڕاتە لەگەڵ زەمین لەرزەکەی بۆم لەرزەکەی منتەقەی کرماشان و ناوەیە زۆر ڕووداوی تر کە ڕووی داوە پێشتری شەگە بگەڕینەوە بۆ مێژووی لە کوردستان کۆچی مەریوان و زۆرشتی تر لەو بابەتەوە هەمانە ئەم تەجروبانە چۆنەکرێ استفادەی لێ بکرێ بۆ خەڵک بتوانن زیاتر بە هانایەکەوە بچن بەڵێ وڵای من ئیجازە خوازم لێرە تۆزێ زۆرترش بە کورتی بگەڕێمەوە دووە 100 ساڵە حاکمیەتی ئێرانی یەک نسخەی پێچاو بۆ ئێران کە ئێران یەک وڵاتە و یەک ملەتە و یەک نەتەوە و یەک زبانە و بەداخەوە ئەتوانمە ئەوەرزکەم کە ئۆپۆزیسیۆنەکانیش بە هەموو لایەکەوە ئەم نسخەیان قبول کردو وەریان کردو کڕیویانە یعنی ئەو تایبەتمەندیانەی کە لە ناوچە جۆرە بەجۆرەکانی ئێران بۆ نمونە ئەگەر ئەرزکەم مەسەن کوردستان و بلوچستانە تایبەتمەندیەوە لە باری مێژووە لە باری جۆغرافیەوە لە باری کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگ زبان پەراوێز خستن مەحرومبوون لە سەروەت و دەسەڵات هەموو ئەو شتانە بەنەوەیەک لەژێر چەتری ئێران یەک وڵات و یەک چارەسەری بۆ بدۆزێت و ئەو تایبەتمەندیانە ئەو دابڕانە کۆمەڵایەتی هینانەی نەتەنیا ئەو هەڵاواردنە سیستماتیکە لەلایەن حاکمیەتی ئێرانیکرا نەتەنیا کەم نەکردوێتەوە زۆر و زیاتریشی کردووە و لە 44 ساڵی ڕابردوویشا جمهوری ئیسلامی یەک دابڕانێکی قوڵتری کۆمەڵایەتی شەویش بینی ژن و پیاوی کە بە 44 ساڵ دژەژنبوونی خۆی هین کردووە جا بۆیە من بۆیە سەرنجی هەموو لایە بۆ ڕاکێشم کە پێویستە درستە ئێمە یەک ڕێزی و یەکدەنگی و هاوخەباتی و هاوپشتی هەموو خەڵکانمان پێویستە بە کورد و غیرە کوردەوە بەڵام ئەوە بەمانای ئەوە نیە ئێمە نەوێرین چاو ببرینە ناو ئەو کێشەوە ئەو دابڕانە قوڵە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریانە و چارەسەری تایبەتی بۆ هەر کام لەو بەشانە نەبینینەوە و پراوێز نەخستنی ئەوانە ئێمە توانین یەک ڕیزیەکی پتە و هەمەلایەنە و بەرفراوانتر دەست جێبەجێکەین لە ئاستی کوردستانە بێ و یا کوردستان و دانیشتوانی کوردستان لەگەڵ هاوسەکانیانە چ وەک لە چوارچێوەی ئێران نابێ و حتا وڵاتێکی تریشا من پێتان وان نییە ئەم کێشانەی وایە ئێستا هاتۆ کایەوە وەکو ئاگر و پەرپێدانی ئاگر لە ناوچەکانوانە و ئەو ترسەی کە کۆماری ئیسلامی هەیەی کە لە دەستپێکی ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی ئەمە ببێ دیسان خەڵک ئاعترازات بکەن بێ زەینی خەڵک بەلایە کارابکێشێک کە هین نەبن کە زۆر بیر لەوە نەکەنەوە مەشغوڵیان بکە کارەساتیان بۆ دروستکە نامەتی بخاتە سەرێگیان پێتوانی ئەمە ڕەبتێکی بەوە هەیە وڵا دیوی فکری جمهوری ئیسلامی هیچ وەڕانەوەستاوە بەڵام هەر لە ئیدامەی قسەکانی پێششا من ئاماژە بۆ بکەم کە کوردستان هەر لە ڕۆژی ئەوەڵەوە لە 12 خاکەلەوەی 1350 بە جمهوری ئیسلامی کوتنا و مانگرتن ڕێخستن ڕێپێوان کۆچکردن بە 1001 پێشمەرگایەتی کۆمەڵگای مەدەنی زیندان ئەشکەنجە لە شار و شاخ ئەم بربەرەکانەیە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بوویەتی و تووڕێی و ئەوەی کە جمهوری ئیسلامی توانی لەباری نظامیەوە کوردستان داگیر بکە بەڵام لەباری فکر و سیاسی و ڕۆح و معنەویاتەوە هیچ وەخت نەیتوانی بچێتە ناو
بە بەرینی بچێتە ناو کۆمەڵگای کوردستانەوە ئەمە تووڕێیەکە لە شۆڕشی ژینایشا کوردستان نیشانیدا کە چەندە پێشەنگە و لە پێشە و لە دەورانی هەروە خۆت ئاماژت پێکرد بوومە لەرزەی کرماشان لە دەوروبەری قوتور و ورمێ شەرواکە کرا بەو شێوە خەڵک چۆن بەدەمیەکەوە چوون لە دەورانی کۆڕۆنا کە خزمەت گوزاریەکی وانە بوو خەڵک بۆ خۆیان ڕێخست کە چ بکەن و چ نەکەن و چۆن پاک و خاوێنی بپارێزن و پێش بە تەشەنەسەندنی نەخۆشی و ویروسی کۆڕۆنا ببنەوەن یانێ کۆمەڵگای کوردستان لەو بابەرەوە ئەزمموی زۆر باشی هەیە و ئەتوانێت پێویستە بێ بە پێشەنگی نیشاندەری ڕێگا بۆ بەشەکانی تریش و ئەوەیە کە من پێم وایە لەو ئاستەدا هەیە و نیشانیشدا لە شۆڕشی ژینا چەندە یەکگرت و یەکدەم و چەندە درشم و شتەکانیشیان ڕادیکاڵ و ئیمرۆژی و مدرن و هەموو چین و توێژێکی کۆمەلگا لە بەرەگرێ و هیچ کەس و لایەنێک بە بیر و باڕوی جیاواز و پەراوێز ناخرێت و بە هاوکاری و یەکدەنگی یەکتر ئێمە ئەتوانین خەبات بەرینە پێشە بۆ گەیشتن بە ڕۆژێکی ئازاد و خۆش بژێوی بۆ هەموو لایەک تا جێگەی من ئاگدار بم کە پێشتر پێکەوە پێش لەوە بەرنامەکە دەست پێ بکەن قسەمان کرد لە دەروەوەی وڵاتیش هەنگاوایەک هەڵگیراوە بۆ یارمەتیدان و پشتیوانیکردن لە ئەو ژینگە پارێزانە ئەو خەڵکەی کە بەهانای کوژانەوەی ئاگر لە مەریوانەوە چوون لەو بابەتەوە ئێوە زانیاری چیتان هەیە ئەوەی وا بە خۆتان کردوتانەیە بەشدار بوون تێدا وەڵام من لێرە پێم خۆشە بە گوێی بینەران و سەران بگەێنم کە لە دەرەوەی وڵاتیش بەهمەتی چالاکانی دڵسۆزی کوردستان چەندین پلتفۆرم لەژێر ناوی کوردلەنددا دروست بوو هەر کەسی لە ئینترنێت تۆزێک بۆی بگەڕێ دەبینێتەوە ئەمە بەڕسمی سەبت کراوە لە وڵاتی سوێدا ژمارە و هەموو شتێکی سەبتوڕەتێکی تەواوی هەیە ئەم کوردلەندە پێک هاتۆ لە مەجموعەیە پلتفۆرمی لەژێر چەترێکە کوردلەند چەترەکەیە بۆ فیلم بۆ ڕۆژنامەتگەری بۆ مەسەلەن بۆ کاری هەرەوەزی ئەم هەرەوەزی ئەتوانێت کاری هەرەوەزی سیاسی لێ مەسەلەن دەنگی کۆمەلگایە دەنگی شارێک بۆ ڕووداوێک بۆ ماجرای حتا دەنگی هەموو کوردستان یا بەشێکی زۆرتر بە پێی پرسەکە کۆبکاتەوە هەرەوەسکن لە بواری سیاسی و هەڵوێستە بگرن بەرامبەر بەشتێ و یا کۆکردنەوەی یارمەتی بۆ ئەم بەربەتە ئەو پلتفۆرمەی کە بۆ کاری واژۆکردنی ئیمزا و کۆکردنەوەی دەنگ و دەنگی سیاسی و یا کۆکردنەوەی یارمەتی ماڵیە ناوی کوردوانە هەر لەژێر کوردلەندا ئەم کوردوانە کورد وان بە ئینگلیسی خەڵکێکی زۆر دوێنێ شەویش لە کلاب هاوسا دیوێکیان بۆ ڕێخست بوو کە لەوێ ئەم کوردوانیان معرفی کرد بە خەڵکیان ناسان و هەر لەوێەوە زۆر ئاسان بە یارمەتی تکنیکی تازە بەبێ ئەوەی کە پێویست بە واستە و نازانم سەرڕاف ئەولا بێ ڕاستەوخۆ دیارە بە پەیوەندی و بە ڕزایەتی ئەنجمەنی سەوزی چیا ئەم پرۆژە هی ئەوانە لەوە خاوەنەکەی ئەوانن وەلێ بەڕێوە چوونەکەی لە باید تکنیکۆ لەم پلتفۆرما بەڕێوە چوو پوڵێکی زۆر باش لە کەمتر لە 20 ساعتە تا ئێستا من زانیارمەیە کەمتر لە 20 ساعتان نزیک $10,000 یارمەتی کۆکراوەتەوە بۆ ئەنجمەنی چیا و حەزەکەم ئەوەش بڵێم ئەمە مربوط بە تەنیا ناوچەیەکی نییە ئەم پلتفۆرمە بۆ هەموو ئەنجمەنەکان هەر لە ئیلام و تا ورمێ لە هەر کوێیەکی تر بۆ هەر مەبەستێکی تر ئەگەر پێویستیان بێ ئەتوانن بێن پرۆژە و پرۆپۆزەڵی خۆیان پێشکەشکەن و ئەگەر ئەو پرۆژەیە لەگەڵ سیاسەتەکانی حاکم بەسەر ئەم پلتفۆرما دروست بوو یانێ مەسەلەن دژایەتی خەڵکی تریتیان نەبوو شتای ناباوی تێدا نەبێ و پەسەند بێ لەگەڵ چوارچێوە و پرینسیپەکانی ئەم پلتفۆرما بێتەوە دیوی بۆ داهەندرێ پرۆژەی بۆ پێشکەشەکرێ ناسێنرێ بە خەڵکو یارمەتیان دەدێت بۆ یارمەتی ماڵی و یاگەر پرسێکی سیاسیش بێ یارمەتی سیاسی و پشتیوانی سیاسیوانە کۆ بکرێتەوە من داواخوارم کە ئەم هینە بە خەڵکی تر بناسێن کە بەباسی ینی ئەم تکنیکە تازەیە ئەم جۆڕافیا ئەم دووری جۆڕافیایی بین ئێمەوانی لە بین بردووە ئێمە زۆر بەڕەحەتی توانین بەیەک و هاوکارێکی زۆر چڕ و پەرمان بێت هەموو بارێک ئەم لە باری سیاسیۆم لە باری ماڵەوەیە پرسایەکی تری ژینگە و یا حتا شتی کولتوری و ڕۆژنامەوانی و فیلم و هەموو شتەکانی تر بڵێ ئێوە ئاماژتان بەوە کرد کە شتێکی تایبەتیتان هەیە تانەوەی باسی بکەن ئایا غێرە زەوەیەوە ئێستا ئاماژتان پێکرد یا لە بیدایەتی قسەکانماناوتت پێت خۆشە قسە بکەیت لەو بابەتەوە پێمان خۆشە گوێبیست بێ
بەڵێ هەرەوە بوو ئەم پلتفۆرمانە بوو کەوتن مەجموعە پلتفۆرم لەژێر چترێکە بەناو کوردلەند دروست بوون یەکێکیان ناوی کوردوانە کە ئەم کارە بۆ دوو مەبەستی سەرەکی بە کەڵک دێت ئیسفادەی لە یەکێکی بۆ هینە واژۆکردنە بۆ مەسن پرسێکی سیاسی کە خەڵک زۆرینەی خەڵکیان جەماعەتێک لە خەڵک نظریان بەم پرسە سیاسیە چییە وەمایان دەنگیان بە گوێی ئەحزابی سیاسی کوردی بە دەنگی دەسەڵاتدارانی پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆن بگەیت و ئەمە شتانەوە هاودەنگێک دروستکە و یارمەتی ماڵی یەکێتریش یەکێک لە پلتفۆرمەکان کە زۆر گرنگە ئەوش کوردڤۆتە یعنی ڕاپرسیکردن ئەوە لە ماوەی پێشوە مەجموعەیە پسپۆڕی بەتوانای کورد لە هەموو وڵاتەکان کە مەجموعەیە پرسیاریان داڕشت بوو وەم پرسە لە ئێمە بەتەمای ئەوە بوون کە مەسەن 2000-3000 کەس بەشداری تێدا بکەن وەێ هەر لە ئیلامەوە هەتا ورمێ چەند هزار کەس زۆر باش هەتا ئەو فیلتر و پاڵاوتنیش هەیە کە ئەگەر کەسانێک کە سایبری دژمن بن ئەوانە چۆن نەتوانین جیایکەیتەوە بیپاڵێوی یانێ زانیاری ڕاستەوخۆ و ڕاستی درستی زانیاری درستی پێوەری درستی زانیارەکانیشمان لەبەردەستا هەیە کە ئێمە توانیمان لەو ماوەدا کۆڵێک باش بیرروڕای خەڵکی کۆ ببینین لە پرسە ڕاجارەکان کە ئەکرێز لێکۆڵەرەوەکان لە بواری جۆرا و جۆرە ئەسان پشتی پێ ببەستن وەکو داتا و فاکتا و ئەم شتانە کە ئەوە لێکۆڵنی هەکراوە و لە داهاتویشدا دووبارە کاریوا لە بەردەستا هەیە کە زۆر جێی سەرنج و تێرامان و ئەو شتانەیە بۆ هەموو لایە. کاک ڕەزا هەر لەو ماوەیەدا کە ئەم ڕووداوە ڕوویداوە ینی مەسلەی ئاگرگرتنی دارستانەکانی مەریوان چەندانە لە هەڵسوڕاوانی ژینگە لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کراون بۆ ڕژیم ئەوێت مەسلەی ژینگە پارێزان ئەوانەی وا ئنجوەکانەوەی وا خزمەتگوزاری بە خەڵکەکەن سیاسی بکاتەوە ئایا بەڕاستی ئەوانە سیاسین دەوڵەت تایبەتی لەگەڵەوانەی نەکایە ئەوانەوە بەڕاستیان و خزمەت گوزاری بە خەڵک بکەن هۆکاری چییە کە ئاوا بەو شێوە لەگەڵیانە ڕەفتارەکە لە کاتێکا کە ئەوانە ئێستا خەریکی کوژانەوەی ئاگر و یارمەتیدانی خەڵک و سازماندان و ڕێکخستنی ئەو حرەکەتە کۆمەڵایەتیان بۆ کوژانەوەی ئاگرەکان. بەڵێ وەڵی بە بڕوای من یانێ ئێستا شتەکە وای لێ هاتووە کە هەم دەسەڵات و هەم خەڵک زۆر ڕوونتر بەرامبەر بە یەک لە بواری سیاسی و ڕاوەستان حاکمیەتی ئێرانی لە تولی 100 ساڵی ڕابواستم بۆی گرنگ دەبوو ئەو بەشە مەسەن شیعەن ئەوە سونیە ئەوە چەپە ئەوە کۆمەڵی ئەوە دموکرات ئەوەی دیکەی ئەو هاتووە و خاکەی داگیر کردووە سەروەتی سامانی بن ئەرز و سەر ئەرزی خەریکە چەپاوڵەکە بە بنەوە کلۆنیەکی داخلی لە ئێرانە لە کوردستان و بلوچستان و عەربستانە بەتایبەت لەم چەند سێ بەشە زۆر زەقە ئەو چەپاوڵ و غارەتی ئەم کان و کانزا و سەرۆت و سامانی بن ئەرز و سەر ئەرزەیەتی و بۆیشی بۆی گرنگ نییە ژینگە بێ ئەوتا خەڵک دەڵێن داگیرکەری ئێرانی قاتڵی ژینامانی بەڕاستی ئێستا داگیرکەری ئێرانی بۆتە قاتڵی ژینگەمان قاتڵی زبانە قاتڵی ژنە قاتڵی ئازادیە قاتڵی هەموو شتێک یعنی لەواقع پرسەکە ڕۆشن و ڕۆشنتر بۆتەوە کە کورد دەیهەوێ سەهمی خۆی هەبێ لە سەروەت و دەسەڵاتە لەسەر خاک و نیشتمانێکی هەزاران ساڵی خۆ جا بۆیە بەحسەکە لە دوژمنیش ڕۆشنە لە خەڵکیش ڕۆشنە جاوەی کە ئێستا کوردستان میلیتاریزێ و کورد نەیان توانیوە ئەو کارە بکەن وەلێ لە دروشمەکانیانە لە لێدوانەکانیانە لە دەنگ و باکی دەنگی لێدوانی دایک و باوکی شەهیدەکانە کە ئەیان لێژن لە شۆڕشی ژینا لە سرود و دروشمی سیاسی و هەموو شتێکیانە دیارەکە وازاکە ئێمە دوشتی جیاوازی نەسەن بەرژەوەندیمان جیاوازە منفعتمان جیاوازە ئێمە دەستی دۆستایەت ئەمە بە معنایەوە نابێ ئیجازەش بدەین ئێمە بترسێن لەوە ئەوە ئێمە بەرەوە بەی کە کورد لەگەڵ وڵات ملەتەکانی دیکە بەشەڕێ نەخێ ئێستا ئەوەندە مافی نێونەتەوەی و مافی مرۆڤ و جارنامە و ئەوانە ئەوە زانست و زانیاری زۆرە ئەوە ئاستی زانیاری هەموو کۆمەلگای کورد و غیرە کوردی چۆتە سەرێ زۆر ئەوە تکنیکیش ئەوە لە بەردەستایە زۆر بە ئاسانی ئەکرێت سەروانە دانوستان بکرێت تەوافق بکرێت بەڵام ئەبێ ئەومان بوێرینەوەش بڵێن ڕاستی پێکاتنی گرتوی ئێمە و لەگەڵ خەڵکانی تر لە ڕێگەی ئەوە نییە کە بێدەنگەکەین لە خاستویستی ئێمە یا ئەوان بەڵکو بەپێچانە ببیهێنین نەر و خاستویستی ئێمەوان چییە ئینکاری نکۆڵی لێ نەکرێ بەڵام بەڵانسی هێز و توانایەکانی ئابووری و سیاسی ئەمانەی مەدانوستانەکەین لەگەڵێک کۆلێ خاستویستی سیاسی و کۆمەڵایەتی و زبان و فەرهەنگ و تێکی
پراوێز نەخرێ هاتوێتە بەر باش و لێکۆڵنەوە دوای دانوستان و ئەوانە ئێمە توانین بەیەکەوە هاوخەباتێکی یەکجار زۆرمان بێەوە تا ئەو بەڕێزەماژ کە لە شارە غیرە کوردەکانی شو هاتوون بۆ یارمەتیان ئەو خۆی زۆر باشە ئێمە بیپارێزین دەبێت تەشویقی بکەین بەڵام ئەوە بە معنای ئەوە نییە کە کورد دەبێت لە خاستەکان بە پێچەوانەی هەوڵهایەکە لە دەورانی شۆڕشی ژینا و منشوری مەحسا و نازانم جۆشتاون ئەو شتانەکەکرا کە خاست و ویستی کورد و نیکۆلی لە نەتەوەی کورد بکرێت و کە کورد ئێران چەند نەتەوەیە و نازانم مافی دیاریکردنی چارەنووس کە ئەسەن مربوط بە کێشەیەکی ناوخۆی ناوڵاتێنێ بۆ کێشەی بین دوو وڵاتی جیاوازە ئەمانە 100 ساڵە حاکمیەتی ئێرانی لەم مەسەلەیە بۆ عەلەیهی کورد و نەتەوە غیرە فارسەکان بەکاریانهێنا ئێمە هەموو ئەمانە بێ ڕوونکەینەوە بە بوێرانە بتوانین باسی لێ بکەین و ڕاشکاوانە داکوتی لە مافی خۆمان و خەڵکی تریش ئەتوانین بکەین و هاوکات ئەتوانین بەو شێوە ئەتوانین یەکێتی و هاوخەباتی و هاوپشتێکی گەرم و بڕ بەر عەلەیهی ستەمگەران و چەوسێنەران و داگیرکەران لە هەموو ئێران و کوردستانە داگیر. بەڵێ من قسەیەکی تایبەتیم نەماوە بەڵام باسی ئەوڕۆمان بە تایبەت لەسەر مەسەلەی ئەو ئاگرەیەکە لە دەوروبەری مەریوان ڕوویداوەوانە ئەگەر لەو بابەتەوەیەوە بە خۆتان شتێکی زیاترتان هەیە پێمان خۆشە گوێبیسی بینێ. وەڵام من هەر ئەوە دەستخۆشیان لە یەکەم گەورۆچ کۆلەیان لە ژن و پیا و لە هەموو لایەکیان زۆر زۆر سپاسیان دەکەن ئێمەش لە دەرەوە هەر کارێکمان لەدەست بێت لە بواری گواستنەوەی زانیاری و دەنگی ئەوان بە جێگەهای تر یارمەتی ماڵی هیچ کۆتایەک ناکەین کردومانەوە دامێشی دەین و من هەر ئەوەندە ئەرزیانەکەم کە ئەوان خۆیان زۆر باشترە زان چ بکەن بەڵام دەبێ ئەم هاوپشتی و هاوخەباتیە پەرە پێ بدرێ و یارمەتی هایەکیش کە بۆیان کۆکرێتەوە ئەبزار و کەرەسەهای زۆر باشتر و بەهێزتر تەمینکەن کە خەڵک و ئەوانە کەمتر ئاسیب ببینن و کارەکان زۆر بە خێراییتر و باشتر جێبەجێ ببێت و ئاگر بژاندنەوەکە ئاسانترین شێوە بە کەمترین تێچووی مادی و مرۆیی و ئەوە بچێتە پێشەوە و جارێکی تریش دەستخۆشی سپاس و ڕێزم هەیە بۆ هەموو لایەکیان و سپاس بۆش زۆر زۆر سپاس کاک ڕزایی مستەفا سوڵتانی هەڵسوڕاوی سیاسی کە بەشداری ئەو بەرنامە بوویت. زۆر سپاس بۆش. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باواتە خوازە.